سڵاو بەڕێزان لەم بەرنامەیەدا میوانداری زۆر بەڕێز کاک فەرەیدون عەبدولقادر ئەەکەم و مێژووی خەباتی خۆی ئەو ڕووداوانەی کە تایە بەشدار بووە وەک شاهد حاڵێک لەسەر مێژووی شۆڕشی گەلی کورد دەیدوێنم. بەڵام پێم باشە بێگومان کاک فەرەیدون لە ساڵانی شەستەکانەوە لە خەباتە بەردەوام بوو و درێژەی بە خەبات داوە. بەس من لێرەدا پێم باشە لە دوای ساڵی 2003ەوە دەست پێ بکەم ئەو زۆنانەی کە زۆر تیشتیان نەخراوەتە سەر بەوردی تیشتیان بخەمە سەر بینەرمان بن. کاک فەرەیدون بەخێربی. زۆر سپاس. بێگومان بەڕێستان هەموو ئاگادارین و خەڵکیش ئاگادارن کە بەڕێزت لە شەستەکانەوە لە خەباتی کورداتی دای هەر لە دامەزراندنی کۆمەڵی مارکسی لینینی تا دەگاتە یەکێتی نیشتیمانی کوردستان و تاکو ئەمڕۆژ لە خەبات نەپسەوی. بەڵام من پێم باشە لەم بەرنامەیەدا تیش خەمە سەر دوای 2003 چونکە بەنسبەت ئەمڕۆی ئەمەوە ئەو فترەیە گەلێک گرنگە. بەڕێزت ساڵی 2003 دوای ڕوخاندنی سەدام وەک ئەندامی ئەنجومەنی حوکم دیاریکرای لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان وای. ڕاستە ئەم قسە؟ نا من ئەندامی ئەنجومەنی حوکم نەبووم. ئەی چۆن؟ مامجرا ئەندامی ئەنجومەنی حوکم بوو. سەرۆکایەتی مەجلیسی حوکم بە تەناوب بوو. باش. هەر مودەتەی یەکێگە بوو، مامجلالیش بووە، کاک مەسعودیش بووە، جادرچیش بووە، ئەوە بە بەڵێ. ئەی بەڕێزت لەوێ چی بوویانی؟ من هاوکاری مامجلال بووم دایما لەوێ لە بەغداد لەوێ هاوکاری بووی. لە فترەی ئەو کاتە کە عێراق تەواو ڕوخا بوو کورد زۆر منەظەم بە منەظەم چووە ناو کارەکەەوە. ئێوە توانیتان چی بپچڕن بۆ کورد لەو کاتەیان؟ وەڵاهی ئەمە چیرۆکێکە هەم ئازاروژانی زۆرە، یعنی چوین حکوومەتمان بۆ ئەم برایانە دروست کرد کە ئێستا حاکمن و جاروبار عەزێتمانەدەن لە باتیەوە هیچمان بۆ خۆمان دروست نەکرد، یعنی دەوڵەتێکمان بۆ ئەوان جیاوە. لەو کاتا تاقە هێزی عێراقی منەظەم کورد بوو. کورد تەجروبەیەکی دوور و درێژی هەبوو، کورد ئیدارەی هەبوو، کورد حکوومەتی هەبوو، کورد لەشکری هەبوو، کورد مالیی هەبوو، کورد شەبەکەیەک لە عیلاقاتی داخلی و خارجی هەبوو و کورد دەستگای ئەمنی و معلوماتی هەبوو و خۆش دەزانی ئێمە هێزی پێشمەرگەی ئێمە منەظەم و ڕێک و پێک بوو و وەختە جەبهەی کوردستانیشمان هەبوو. ببوورە بەس کورد ئەیتوانی لە دەرەوەی بازنەی عێراق ئیش بکە لەو کاتێ؟ بۆ نەیەتوانی ئەی بۆ توانی بێ یارمەتی دەرێکی گەورە بۆ ئەو وەک سیاست حیزبانەی کە هاتن هەموو غەریبوون لە عێراقا، عێراقیەکانیش بە غەریب سەیرانەکردن، هیچ تەجروبەیەکیان نەبوو، هیچ شتێکی ئامادە و سازیان نەبوو، هێز و قووەتی ئەو تویان نەبوو. ئەخر ئەوان خاوەنی قەوارەیەک بوون کە پێی وترێ عێراق لە قەوارەکەی ئەوان نەبوو، دەوڵەتیان ئەوان قەوارەکەی ئەوان نەبووی، خەڵکی کە بوو ڕووخا بوو. ئەخر ئەوان بوونە جێگری ئەو کورد ئایتوان بوو بێتە ئەو جێگرێ ینی جا ئەگەر کوردیان لەگەڵ نەبووە کورد بۆ خۆی ئیشی بکردا ئەوان ئەیانتوانی ببن بە جێگرەوەی دەسەڵاتەکانی پێشووی عێراقی پێتوانی ئەمریکا و ئێران خوان دروستیان ئەکردن بەم شێوەی ئێستا. کورد شتێکی نەکرد تا ئەمریکا و لایەنەکانی کە بخاتە بیرکردنەوەیەک فەرقی هەبێ لەگەڵەوە. من بەش بە حاڵی خۆم لێرەوە ڕەخنەیە گەگرم لە هەمومان لە سەرکردەکانی کورد. ئێمە باش کار ناکەین لە مەسلەی عیلاقاتە و ئیسیفادەکردن لە هێزەکان. هەر لە کۆنەوە ئێمە کەوتوینەتە داوی ئەوانەوە و بە ئارەزووی خۆیان هەڵیان سوڕانوین. ئێمە وا سیرمان نەکردووە کە ئەو فرسەتەی ئەوان پێویستیان بە کوردە بێ ئێمە نەخشەدا بنین چۆن ئیسیفادەیان لێ بکەین. ئێمە بەرەبەر ئاگامان لە خۆمان نەبووە بە کاڵا و پێتاوە کەوتوینەتە داوی ئەو عیلاقەتەوە. لە ساڵی 2003 ئەبووە بیرمان بووە ساڵی 1975
چیان بەسەر کورتە ناوی بەسەر کوردیانی هێنا لە هاتنی عەبدولکەریم قاسمەوە دەستی پێ کردووە. عەبدولکەریم قاسم کاتە سەر حکوم هەژمونی شیوعیەکان زۆر بوو، هەژمونی یەکێتی شوورەوی ئەو وەختە زۆر بوو، غەربی ترسان وەشای ئێرانیشی ترسان لەبەرەوە بیریان لەوە کردەوە چۆن حکومەتی قاسم کۆت و پەیوەندکەن، گیر و گرفتی زۆری بۆ دروستکەن و یا گوشاری بخەنە سەر ناچاریکەن بە مەرجەکانی خۆیان یا پاشەکشەی پێ بکەن و یا لای بەرن. لەبەرەوە بۆ کورد ئەو کارتە بوو کەوانە بیریان لێ کرد بۆ ئیسیفادەی لێ بکەن، بەڵام سەرکردەکانی کورد باش بیریان لێ نەکردەوە ئەوان چۆن ئیسیفادە لەو دەرفەت و هەلە بکەن کە هێزەکان پێویستیان بە کووردە لەو کاتێ. بەڵێ وە بە درێژایی باش بیری لێ نەکراوەتەوە. یان پێ وایە 2003 لەبەرەوە من پێم وایە 2003 ئەبوایە ئەومان تاقیب کردایەوە کە بۆ وەزعی کوردستان خۆمان مشوری خۆمان بکەین، هێزێکی وەکو بۆم باس کردی هێزێکی کۆک و ئامادە بووین، هەموو شتێکمان ئامادە بوو، بەس ئەقڵمان ئامادە بواە ئەمان توانی کاری باش بکەین بۆ میلەتەکەمان. بەس خۆ کاک فەرێدون وەک لە بیرمانە بۆ نمونە شەڕ لەسەر فیدراڵێت زۆر بووە نەبوو لەو کاتیانی ئەوان تەنانەت بە فیدراڵێتیش ڕازی نابوون بۆ کوردستان، ینی حیزبە شیعیەکان با بڵین وا بوو لەو کاتێ. وەک ئەزانی چۆنەوە عیلاقەی نەتەوەی سەردەست و نەتەوەی بندەستە لە دنیا عینەن چیرۆک لە هەموو شوێنێ دووبارە بۆتەوە، چەند ئەو میلەتانەی کە سەردەستن دواکەوتوش بن ئەوەنگە مەسەلەکە سەختترە. یعنی میلەتی سەردەست بە طریقەی مجتەمەعەکانی خۆیان کە مجتەمەعی عەشایری کۆنە سەیری عیلاقەکەکەن وەکو عیلاقەی ژن و مێرد، یعنی تەلاق بەدەستۆ نییە بەدەست ژنەکە نییە، ینی تەلاق بەدەست پیاوەکە ئەوان سەیری خۆیەکە وەکو پیاوە میلەتی سەردەست هەموو حەقێگەیە بەخۆی جیابوونەوە بە جەریمەیەکی گەورە ئەزانێ، بە شەرتێ جیابوونەوە یا یەکگرتن لە بینی دوو میلەتە زۆر جائیزە. ئەگەر میلەتی بندەست هەست بکا وڵاتەیەکی خۆیەتی، هەست بکا برایەتیەکی ڕاستەقینە بکە، هەیە هەست بکە شەریکە لە قەراراتی ئەو وڵاتە لە بڕیارەکانیە لە سەروەت و سامانیا، هەر نەبووە بۆچی جیابێتەوە. کەواتە من مەبەستم ئەوەیە ئەوان لەو کاتەشە هەر ئەوان مسەیتر بوون بەسەر کووردە، ئەوان با بڵین مەرجی خوان. من مەبەستم لەوان نەبوو کە ئەحزابە شیعیەکان بوون، مەبەستم لە نەتەوەی عەرەبە، ینی لە عێراقا نەتەوەیەکی کە هەیە عەرەبە ئەو نەتەوە سەردەستە سیاسیەکانیان ڕموزەکانیان وا سەیری عیلاقەکەن لەگەڵ نەتەوەی کووردە. زۆر باشە کاک فەریدون مەسەلەی با بڵین ناوچە جێ ناکۆکەکان لەو کاتەیە بۆ کورد نەیتوانی یەکلایی بکاتەوە، ینی بۆوە وەکو پەچیان خست یا دوایان خست تەجیلیان کرد بۆ 2000 ئەوە گەڕێتەوە دیسان بۆ ئەو تێگەیشتنی چۆن سەیری پەیوەندیەکانەکەین، چۆن سەیری ئیسیفادەکردنەکەین لەو کاتێککە ئەمریکا ئەمێ بۆ باسکەم. ئەمریکا کە هات بۆ عێراق نەهات بۆ ڕزگارکردنی میلەتی کورد، نەهات بۆ ڕزگارکردنی میلەتانی عێراق، بۆ بیر و بۆ چوونێکی تایبەتی کە پەیوەندی بە مەسالیحی قەومی ئەمریکیەوەیە هات ئەوەی کرد و وایان کرد کە سەدام نیشان بن کە خەتەرێکی گەورەیە لەسەر ئاسایش و ئاشتی جیهان و ئاسایشی منتیقەکە، کە نەهاتووە ئەو نییە لەسەر سینێکی زێڕین شت بۆ هینەکە بواە تۆی کە ئەبێت تەرتیبی ماڵی خۆت و وەزعی خۆت بکەیت و داواکانی خۆت. ئەوەی کورتوانی ئەوەیە کە لە قانونەکەی برێمەرە قانونی ئیداری دەوڵەتە جێی ئەوە بکاتەوە مادەیەک کە ئەو ناوچە ناکۆکانە واقعەکەن ناکۆکن لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی مەرکەزیە و بۆ ساخ بکرێتەوە کە ئەکسەرەتی کووردە یان نا ئەویش بە ڕێگەی تەطبیع بە ڕێگەی ئیسیفتا و پاشان هیجرەعاتە قانونیەکان. یعنی چی بکەن لەوە زیاتر شەڕێک لەسەر بڵین ئەوەی کە ئەو کەرکک و ناوچە جێ ناکۆکان بێتەوە سەر هەرێمی کوردستان. جا چی کراوە لایەک پێی خۆش بووە تیا بمێنێتەوە لایەک بەدەستەوە داوە و یاوێتیەوە بە حکوومەتی عێراق چیان کرد. 2003 مەبەستم ئەخە خۆ 2003 دانەبراوە لەو تاریخانەی دوایی عقلیەتی 2003
وەنەفەسی 2023 کە لە 2016 ڕەنگەداتەوە کە ئێسش ڕەنگەداتەوە دوای هێمە سەر ئەو بابەتە مەسەلەی پێشمەرگە بەس پێتوانێ لەو کاتەیە هێشتنەوەی پێشمەرگە تاکو ئێستاش وەکو هێزێکی وەک سەربەخۆ لە جێشی عێراقی وەک ڕسمیات سەر بە جێشی عێراقی پێتوانێ ئەوەش چونکە هیچ دەوڵەتێکی فیدراڵی هیچ هەرێمێکی فیدراڵی لە جیهانە نییە هێزی سەربەخۆی هەبێ پێتوانێ ئەوە سەرکەوتنێک زای تەفسیری حەقی فیدرالی و حکومێکی فیدرالی واقعێکی فیدرالی لە وڵاتێک و بۆ وڵاتێک فەرقی هەیە تاریخی ئەم وڵاتەی کە دروست کرایەوە پاش سەدام هێزی پێشمەرگە تاقە هێزی چەکداری سیاسی تێکۆشەر بووە کە ماوەیەکی دوور و درێژ لە عێراقا خەباتی کردووە هەم لە پێناوی مافەکانی میلەتی کووردا هەم لە پێناوی هێنانەدی دیموکراتیت بۆ عێراق و هێزی پێشمەرگە درێخی نەکردووە لەوەی خەبات بکە لە پێناوی کەمکردنەوەی ئازار و معاناتی برایانی عەرەب و حیزب و جوڵانەوەکانی عەرەب کە ڕووی لە دیموکراتیت وە ڕووی لە ئازادی بووە لەبەرەوە شتێکی طبیعیە لە وڵاتێ بەم ماهیەتە و بەو تاریخی چەوسانەوەیە بە ئاوردانەوە لەوەی کە چۆن ئەم کوردستانە بە زۆر لچێنرا بە عێراقەوە هەر لە ئیتیفاقی سایکسپیکۆوە بۆ معاهدەی سیڤار بۆ دوایی لۆزان بۆ هەموو ئیتیفاقیاتە دەولەکان بۆ ئەو گوشارانەی دەروگراوسییان بوو هەموو ئەوانە تاریخەکەی لێک بدەیتەوە واقعی کوردی ئەوە ئەهێنێ شتێکی هەبێ پارێزگاری لە ئەو مافەی بکا کە بڵین حکوومەتی عێراقیاتی حکوومەتێکی کە تاریخیە ناسراوە بەوەی ئیتیفاقی ئازاریشی کردووە و لێشی پەشیمان بووەتەوە بەڵام ئەو وەختەش مەجبور بووین هەر بە چەک پارێزگاری من وەک بزانم ئەو کاتە بڵین ئەوانەی کە ئێستا ئێمە وەکو ئەڵین ئەو کاتە هیچیان نەئەزانیە دەسەڵاتیان نەبوو ئەو کاتە ڕازی نەبوون تەنانەت ئاسایشش هەبێت لە کوردستان نەک پێشمەرگە یعنی داوای ئەوان کردو ئاسایش و پێشمەرگ ئەوانە هەمووی هەڵۆشێتەوە بچێت سەر حکوومەتی عێراق من خۆم ماوەیەکی زۆر لەگەڵ ئەو برایانە کارم کردووە لە پاش ئەمەلێتی ئەوەی پێڵەن ڕزگارکردنی عێراق من مەسئولی کەرکووک بووم هەم لەگە ئەمریکیەکان زۆر ڕۆژانە هەڵسو کەوتم هەبووە هەم لەگە برایانی عەرەب و نوێنەرەکانیان و حیزبەکانیان تێکەڵاوی زۆرم هەبووە هەم لەگەڵ هی تورکمانەکان ئەمەوێ ڕاستیەک بە تۆ بڵێم ڕەنگە لەسەر ئاستی فەردی فڵان کەس هەبێ پیاوێکی زۆر باش بێ تێبگا لە حقوقی میلەتان و قایل بێ بە خواست و مافەکانی میلەتی کورد بەڵام هیچ حیزب و جەماعەت و گروپێکی منەظەمی سیاسی نییە کە لە دڵەوە قوبوڵی بێ مافی چارەی خۆنووسین و حەقی طبیعی کورد بسەلمێنێ تەنانەت مەرجعیەتیش هیچ شتێک بسەلمێنێ چونکە هەر حیزبێک کە دروزە بێ هەدەفیەوەی دەسەڵات بگرێتە دەست کە دەسەڵاتی ژەگرێتە دەست ئەو ململانیەمان بیست ئەوە هەمووی دروێ باسی دیموکراتیەت و برایەتی و ئەوە کە دەسەڵات دەگرێتە دەزەوێت دەسەڵات لە دەستی خۆیان بێ مەگەر معادلەکان ڕینەیە و ئەوێ بە تاقی تەنیا دەسەڵاتی هەبێ وەکە ئەوێ بە تاقی تەنیا دەسەڵاتی هەبێ ئەوێ ئەو دەسەڵاتە مەرکەزی بێ فیدرالیەت و حکومی زاتووی ئەوانە لەسەر ئەساسی لامەرکەزیەت بیری لێکرێتەوە لەسەر ئەساسی لامەرکەزیەت دێتە دی ئەوانە کە هەموو خواستیان ئەوەیە و ڕغبەتیانەوەیە دەسەڵاتێکی مەرکەزی دروست بکەن لە ناخەوە دژن لەگەڵ فیدرالیەت و دژن لەگەڵ ئۆتۆمۆنی و دژن لە هەموو وەخت وایە خراپترە من پێم وتی لە وەفد شاندی گفتوگۆکانە بووم لەگەڵ عێراق دووجار ئەوەی سەدام حسین بەو هەموو دیکتاتۆریەت و شۆڤێنیەتەوە حازر بوو لە کەرکووک بسەلمێنێ ساڵی 1974ەوە بووە 84 بۆ 91 ئەم برایانەی کە ئێستا حکومیان بەدەستە لە عێراقا بەدەستیان بێ بۆمان ناسەلمێنن ئەو حتا ڕازی بوو
ئیداری کەرکک مشترەک بێ ڕازی بوو کەرکک کرێ بە دوو بەشی و دوو ئیداری جیایە ئەویش لە کاتی زۆعفە ئەو ڕازیبوونی هەیە نەک لە کاتی هێزە هەموو کەس لە کاتی زۆعفە من نازانم ئەو وەختەی کە دیمان ئەو زۆر زعیف نەبوو هەموو لە سەرودەمی کە ساڵێک بەسەر ئیتیفاقیەی ئازارە ڕۆشت بوون ئازاری زعیف نەبوو بەڵام لە نەوەیەکە فەرقی هەبوو لە نەوەیەکە من جارێ باسی ساڵی هەشتا و چوارێ بۆ بکەم من لە تەنیژ مامجلالەوە بووم لە گفتوگۆکان لەگەڵ سەدامە شەڕێکی بوو مامجلال قڕێکی بوو لەگە تاریخ عەزیزە منیشتیەوە گلام لە قڕەکە بەڵام کە چوینە لای سەدام وتیە و قڕە و شەڕ و شتانە شەر بە حرس و بە دڵسۆزی ئێوە حسابەکەم چیمان قسە کردبوو چیمان داوا کردبوو گەیشت بووینە چی سەدام وتی بەبێ مناقەشە لەسەر هەمووی موافقم غەیری نەشی و محافظەت کەرکوک غەیری مەدینەت کەرکوک وتی مەدینەت کەرکوک با ببێ بە ئاسیرەیەک بۆ برایەتی کورد و عەرەب و من لێشتان ناشارمەوە نامەوێت بێ بە قاعیدەیەکی اقتصادی بۆ ئێوە بیر لە جیابوونەوە بکەن چونکە من نامەوێت ئێوە لە عێراق جیابوونەوە ببوورە کاک فەریدون بەڕێزت حەزەکەم ئەمەش شەخسیە زۆرتر لە دوای 2023ەوە وەزانم 2005 دەست لە کارێکێشیتە وایە من لە نهایەتی 2023 لە وەزیری ناوخۆ بووم چوم ئیستیقالەم تەقدیمی مامجلال کرد بۆچی وەڵی نایڵێم بۆچی بەڵام ئیستیقالەم کرد بۆچی هەڵێگرم بۆ زەمانێکی کە یعنی ئەتوانێت ئیشارەتێکی پێبەی لەسەر شتی شەخسی نانا لەسەر شتی شەخسی نییە لەسەر بیرکردنەوە و نەخشە و ئەوانەیە لەو کاتەوە نەچیتەوە ناو حیزب لەو کاتا من نەچوومەتەوە فقط محاولم کردووە لە چاکسازیە ببێ ئەگەری ئەوە بۆ گەر چاکسازیەکان سەر بگرێ بەشداری بکەم و مامجلالیش داوای لێکردم لەبەرەوەی دکتۆر فوادیان نرد بۆ مؤتەمەری ئەوەی پەرلەمانی عێراق دروست بکە ناوی جەمعی تەسیسی جەمعی وەتەنی بوو داوای لە من کرد لەگە دکتۆر فواد بچم و بەیەکەوە بین و وتی دەستور دانرێت و مناقەشەی دەستوریە کرێت حەزەکەم لەو شەڕش بکەیت ئەوە دەسەڵات نەبوو گەڕانەوە نەبوو بۆی زۆر باشە شتێکی تر هەبوو لە سەروبەندی دروستبوونی ناوەندی بڕیار کە کاک کۆسرەت و بەڵێ دکتۆر بەرهەم بوون بەڕێزیش لەو بینە بەشدارێکە من وەختە عاجز بووم لە لەندەن بووم عاجز بەو معنایە نایانی وەزعەکەم بەدڵ نەبوو وەزعی سیاسی و ممارەسەکان ئیشم ناکرد لە لەندەن بووم بەڵام کاک دکتۆر بەرهەم و کاک کۆسرەت لوتفیان کرد زۆر تەلەفۆنیان بۆ کرد و داوایان لێکردم و لەگە برادرانی کا ئەن وەرەوە چیەکەی لەوێ وەزعی حیزبەکە چاگەکەینەوانە منیش بەڕاستی باوەڕم پێکردن وامەزانی وەزعی حیزبەکە چاگەکەن بەڕاستیانە و منیش بەشداریەکەم لەبرەوە هاتمەوانێ و مەشاکیلی ئایلی گەورەشم توش بوو بەو هۆیەوە لەو کاتە باشە بەڵام چیتان کردیانین ناوەندی بڕیار چی بوو توانیتان چی بکەن دوایی وەڵای حەز ناکەم برادران عاجزکەم بەڵام هەمووی معلومەیە هەریەکەی بوو بە شتێک و هەریەکەی دەستکەوتێکی هەبوو من بەش بە حاڵی خۆم چاکسازەکە بۆ دەستکەوت لەوە چ چاکسازی نەبوو بێ خەبات بوو بێ بۆ دەستکەوت بەو تەریقەی کە برادران ئەنجامیاندا بەڵام کاک بەرهەم خۆ لەو کاتە هیچی دەست نەکەوت ئەم لە 2000 ئەوە نایبێتە سەر کاک بەرهەم من حەزم لە هین ئیدانەکردنی ڕەفیقەکانم نییە چونکە ڕێی من لەوانەیە ڕاز نەبێ بەڵام بە هەردوو ئەو برادرە بوون بە سەبەبیەوەی ناوەندی بڕیار تێک بچێ دوایی کاک بەرهەم علاقاتی خۆی تەنزیم کرد و بوو بەسەر کۆماروانە و کاک کۆسرەتیش زەرری نەکردووە و تا ئێستا ئیمتیدادەکەی دوو کوڕی لە قیادەی حیزبەکە لە مەکتەبی سیاسی کاک فەریدون ناوەندی بڕیار وەکو تەکەتولێک وایە ئێوە لە نەوەیەکە ئێمە ناوەندی بڕیار تەکەتول نەبوو زۆربەی ئەندامانی سەرکردایەتی لەگەڵ ئێمە بوو باشە با پرسیارەکەم ئاوە بکەم ئێوە لە نەوەیەکە وانە ئەفۆ بمبورە کۆمەڵی ڕەنجدەران هەڵەوەشێنەوە لە ناوێکی تیە
بۆ ئەو تەکەتولاتە نامێن لەو سەر و بەندە نەخێر لە ساڵی هەشتا و هەیە لەو دەوڵەپەرایانی ئیتر جارێکتر بۆ تەکەتولێ ینی جارێ پرسیارەکەم ئەمە بۆ ئەوە زۆر جارم شەرە کردووە حەزەکەم تۆش بە غەڵەتانە چی ئێمە کە کۆمەڵەمان هەرلوەشانەوە بە حسابی خۆمان بە حیکمەت و عەقڵ ئەو ئیشەمان کرد یەکێکیان ئەو زەمانە گۆرباچۆف خەریکی پرۆستڕۆیکا بوو و چاوخشانەوە بوو بە هەموو بنچینەکانی ئەو نوع حیزبانەی مارکسیە لەلایەکی کەوە لەژێر تەئسیری ئەوە وەزعێک دروست بوو لەلایەکی کەوە ئێمە ئیحسایەکمان کرد لە هەموو شۆڕشە نەتیجەی ئیحسایەکەمان بواتەوە کە لە سا 78 کۆمەڵن کاک نەوشیروان وتی فەریدون باش وایە ئێمە مەرکەزی قەرار زۆرە لە ناو یەکێتیە هەمووی بکەین بە یەک ئەم لایەنانە نەمێنێ هەمووی بێ بە یەکێتی نیشتیمانی وەختە مؤتەمەرێک گەگرین ئێمە لە سا 78 یەکێتین ئەتوانین ئیتیجاهەکەی و قەرارەکانی بەدەست ئێمە بێ ئیتیجاهی سیاسی باش ڕسم بکەین ناوەندی بڕیار هەر شێوازێک نەبوو لە کۆمەڵی ڕەنجدەرانیانی نەخێر ئاینەکانیشی فەرقیە بوو کارکتەرەکانیشی هیچ کارکتەرەکان فەرقیە بوو نا ئێمە هەر ئەوە بوو پێمان وابوو ئەو حیزبە لە مەسائلی تاکتیک و استراتیجا شتەکانی لێشێواوە تێکەڵیەکە تاکتیشی خستۆتە شوێنی استراتیجی بیر چوەتەوە پێتوانێشتی بنەماڵەی دەوری هەبوو لەمە نانا ئێمە شتی فکریمان هەبوو هەم شتی فکریمان هەبوو هەم شتمان هەبوو عیلاقەی بە پاراستنی دەستکەوتەکان بەسمێکشتە مام جەلال ڕەحمەتی بەرەو ئەوە ئەچووکە بەرەو بنەماڵە بوون بچێت مەسەلەن هێرۆخان دەورە بینێ کوڕانی مام جەلال دەورە بینن کەسەکە کەس ئەوانە دەوریان نەبوو لەم شتێ ئەوانە هەمووی فاکتەرن بەڵام فاکتەری ئەساسی نەبووە یعنی ئەگەر خۆمان یەکگرتوو بووینایە و مانویستایە مام جەلالیش بۆی نە ئەکرا بیکا بە حیزبی بنەماڵە و کەس و کاری خۆی بێنێتە پێشەوە پێت وایە مام جەلال لە ئاخری ژیانە ئەو هەوڵەیەوە بەو شێوەیە وەڵای نەتیجەکان دیارە یعنی نەتیجەکان شایەدە من بۆ قسە بکەم لێرە ڕاوەسێن قسە لەسەر بابەت ئێستا چێ یەکێتیە با بەڕێگەوە یعنی وەکو جاران سەرکردایەتیەکی بە کۆمەڵی هەیە یا کوڕەکانی مام جەلال بەڕێوەی بن ڕاستە کاک نەوشیروانیش هەر لەبەر ئەوە نەبوو پاشە کشەی کرد لەناو کاک نەوشیروان ئەوەش بوو یەکێ بوو لە فاکتەرەکان هیچ شتێک ینی ئەویست ڕیفۆرم بکە و زۆری هەوڵا بۆ ڕیفۆرم بەڵام بۆی نەکرا بۆچی بۆی نەکرا ناکرێت ئەزانی چۆنە خۆی ئەم مەسائلانە زۆر معقەترە لە شوێنێکی ئاوا باسی بکەین یعنی تاریخ ئاڵوگۆڕی زۆر دروزەکە ساڵانێک بوو تا ساڵی 1970 ساڵی 1970 89 کۆمەڵە ئەکسەریەتی هەرە زۆری یەکێتی نیشتیمانی بوو هێزی ئەساسی بەدەست کۆمەڵەوە بوو فەرماندا ئەساسیەکانیان جوولەکانەوە بەڵام دوایی وەزعەکانە گۆڕێ هەموو شتێ بە دەست مام جەلال و ڕۆژێ لە ڕۆژان کاگلاهور بوو بە مەسئولی هەمووی زەمسەرەکان ئەگۆڕێ ینی خەڵکەکە ناکۆچیانەکەوێتە بینەوە لە یەک دوورەکەوینەوە ئەوانەی نەخشەیەکی زیرەکەی تریان هەیە بەتواناترن لە باقی خەڵکەکە بەرەبەرە ئەتوانن کارێکی وا بکەن ئەوانەی خوازیاری ریفۆرم وشتی وایە بۆیان نەکرێت چونکە ئەوانەی خوازیاری ریفۆرمن لە وڵاتانە ئەوانن کە شین بۆ ڕابردوو ئەکەن شین بۆ ئەو ڕۆژە ئەکەن کە هەموو دەروێژ بووین و بیر و باوەڕیان هەبووە و بەرنامەیەکیان هەبووە بەنی واقعیانە بیر ناکەنەوە ئەگەر واقعیانە بیر بکەیتەوە بێت تەسلیم بیت و هیچ خەوێکی خۆش نەبینی سوپاس بەڕێز کاک فەریدون بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی یەکەمی ئەم دیدارەمان تا دیداری دووەم خواتان لەگەڵ